بەناوی خوای بەخشندەی میهرەبان وەکو تایتڵ و ناونیشانی دووەمی هەم کتێبەکەش و هەمیش کۆرسەکە پەروەردەی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتیە دێنە سەر ئەو بەشەی باس و خواسەکە مەسەلەی دیموکراسی خوێنەرێکی مەلەی دژەڕەوت کتێبی مەلەی دژەڕەوت کاتی خۆی زۆر بە ئەوەی بە هەم پرسیاری ئەوەی لێ کردم سێ پرسیاری کرد بە شێوەیەکی سەرەکی پرسیارێکی کە سێ بەشی هەبوو پێی سیر بوو کە باسی دیموکراسی دەکەم و باسی پەروەردەی دیموکراتی دەکەم و زۆرش دەبەستمەوە بە دیموکراتیەوە لە ناو کتێبەکە و لە باس و خواسەکان لەم گفتوگۆ باسانی خۆشمان تا ئێستا چەند جارێک ناومان هێنا و باسمان کردو و لە ناونیشانەکەشەوە دیارە کە ئێمە وەکو ئەگە بیرتان بێ باسمان کرد لە ناو نیشانەکەەوە دیارە کە دوو بنەمای سەرەکی باز دەکەین پەروەردەناسی ڕەخنەیی بەلای کەمی جگە لە مەسەلەی ئازادبوون دوو بنەمای سەرەکی هەیە دیموکراتی ژیانی دیموکراتی و پەروەردەی دیموکراتی لەگەڵ گۆڕانکاری هەوڵدان بۆ کردار و کار کە دەبێت هۆی گۆڕانکاری کۆمەڵایەتی بۆیە پرسیارەکان ئەوە بوون کە ئایا دیموکراسی بەدیلی ئەم شێوازەی ئێستەی پەروەردە و بەڕێوەبردننی پەروەردەی لە کوردستاندا ئەو پرسیارەی کرد ینی کە باسی پەروەردە دیموکراتی دەکرێ و پەروەردە بۆ پێشخستن و گەشە سەندنی دیموکراسی باز دەکرێت ئەی باشە دیموکراسی خۆی بەدیلە ینی هیچ شتێکی پێیە شتێکی جیاوازی پێیە لەوەی کە لە هەرێمی کوردستان تا بەڕێوە دەبرێت یان بۆ نمونە دەتوانین بڵێن پەروەردەی سیستەمی پەروەردەی لە کوردستاندا هیچ پەیوەندێکی بە دیموکراسیەوە هەیە ئەمە بەشێکی پرسیارەکە بوو بەشێکی تری پرسیارەکە ئەو بوو ئەی باشە دیموکراسی ئەم قسانە دەکەین لە باس و خواسی پەروەردەیدا دیموکراسی چ پەیوەندێکی بە پەروەردەوە هەیە پەروەردە لەکوێ و دیموکراسی لەکوێ وانێ چ پەیوەندێکی پێوە هەیە ئەو پرسیارە بوو ئەمجا مەبەستیشە دیموکراسی چییە کە ئەوە پرسیارێکی گرنگە بەڕاستی مەبەست لە دیموکراسی چییە ئەو سێ پرسیاری کردبوو ئێمە لەم وانەی ئەمڕۆ ئینشەڵا هەوڵەدەین جەخت لەسەر ئەو سێ خاڵە بکەینەوە خاڵی وەڵامی یەکەم و دووەم خێرایە چکە لە درێژەی وانەکە و لە درێژەی قسە و باسەکانی کە لەمە و دوا جەختی لێ دەکەینەوە وەڵام دەدرێتەوە ئەگەر وەڵامی پرسیاری یەکەم زۆر بەڕاستە و خۆی بدەمەوە گوتم بەڵێ و دەڵێم بڵێ دیموکراسی بەدیلی ئەم پەروەردەی ڕسمیەکە لە کوردستاندا هەیە و شێوازی بەڕێوەبردنەکەیەتی بۆچی لەبەرەوەی کە تۆ سەیری بنەما و ئامانجەکانی دیموکراسی دەکەی بە تایبەتی بەو شێوەیە کە پەروەردەناسی ڕەخنەیی ئاماژەی بۆ دەکات دەبینین ئەو بنەما و ئامانجانە زۆر جودان لەو بنەما و ئامانجانێکی ئێستا سیستەمی پەروەردەی لە کوردستاندا لەسەری دامەزراون ئەگەر پەروەردە لەسەر بنەمای دیموکراسی بێت بەڕاستی پرۆسەکە شێوازێکی دیکە وەردەگرێ بە شێوازێکی دیکە دەبێت و ئەنجامی پرۆسی پەروەردەیی لە کوردستاندا ئەنجامێکی دیکە دەبێت ئێمە تەبان هاتوونێتە ئێرە بەشێکمان لە بەشێکی زۆری پرۆسە و سیستەمی پەروەردەی ناڕازین و هەمیشە هەڵبەت بەدوای بەدید لا دەگەڕێن بۆیە دیموکراسی دەبێتە بەدیلێک بۆ ئەو شێوازەی پەروەردە و سیستەمی پەروەردەیە کە لە کوردستاندا هەیە تەمان زیاتر ئەم وەڵامە ڕوون دەبێتەوە لە وردەکاری وانەکە و لە وانەکانی تردا ئینشاڵڵا پرسیاری بەشی دووەمی پرسیارەکە پەیوەندی دیموکراسی بە پەروەردەوە چێ ینی دیموکراسی لەکوێ حکومڕانی لەکوێ و نازام انتخابات لەکوێ و پەروەردە لەکوێ بابەتمەنیە بەڵام بەڕاستی ئەگەر ئێمە بە تەواوی دیموکراسی بناسین بزانین دیموکراسی چییە بە باشی بیناسین و بیناسینەوە دەبینین کە پەیوەندێکی زۆر سروشتی هەیە لە نێوان پەروەردە بە تایبەتی بەو شێوازەیە کە ئێمە لە درێژەی ئەم کۆرسەدا باسی ئەەکەین لەگەڵ دیموکراسیدا دەبینی پەیوەندێکی زۆر سروشتی لە نێوانیاندا هەیە و ئەوەش ڕوون دەبێتەوە کە دیموکراسی و پەروەردە بەبێ یەکتری نایانکرێت یعنی تۆ ناتوانانی پەروەردەیەکی دروست پەروەردەیەکی ڕێکوپێک پەروەردەیەک کە تینوێتی ئێمە بشکێنێ تینوێتی ئەوانەمان بشکێنێت کە بە کەم ڕازی نین و پێمان وایە پەروەردە
ئاسۆکان و بازنەکانی فراوان و قوڵترن لەوەی کە ئێستا هەن، دەزانین کە ئەو پەروەردەیە لەگەڵ دیموکراسیدا بەبێ یەکتری نایانکردن و دیموکراسیش بەبێ پەروەردە نایەتە دی. لە درێژەی وانەکە هەڵبەت ئەم وەڵامە ڕوون دەبێتەوە، ینی پەیوەندیەکی ئۆرگانیک، پەیوەندیەکی سروشتی لە نێوان پەروەردە و دیموکراسیدا هەیە. ئەی باشە دێتە سەر ینی پرسیاری سەرەکی ئەوەیە کە مەبەستمان لە دیموکراسی چییە کە ئێمە ئەڵێن بەدیلە دەژڵێن وەڵا پەیوەندیەکی ئۆرگانی و سروشتی لە نێوان پەروەردە و دیموکراسیدا هەیە. ئەی خۆی دیموکراسی چییە؟ وانە تەمان دیموکراسی وەکو چەمک، چۆن دەڵێن پەروەردە، چۆن دەڵێن ئازادی، چۆن دەڵێن دادپەروەری، چۆن دەڵێن ئەخلاق، چۆن دەڵێن کۆمەڵە شتی دیکە کە خەڵک لەسەریان کۆکنین، ینی پێناسەی جیاوازیان هەیە. خەڵک ئاسان ئەو شتێک کە خۆی هێتی ناوی دێنە دیموکراسی، ئەو شتێک کە بۆ نمونە هیچ مامۆستایەک نادۆزیتەوە یان زۆرینەی مامۆستایان بەوەی کە ئەوان دەیکەن لە پۆلدا دەڵێن ئەمە پەروەردەیە. وانە ئەوانەی کە سیستەمی پەروەردەی بەڕێوە دەبن هەرگیز ناڵێن ئەو سیستەمی ئەوان سیستەمێکی پەروەردەیی نییە. ئیتە خۆ هەرچی بێ هەر ئەچێتە بازنی پەروەردە وەلای ئەوان. هەمومان واین، ئێمە هەمومان بەلام هەوش ژیانی خۆمان هەر کەسێکمان بگرین بڵێن ئایا ئێمە لەسەر بنەما ئەخلاقیەکان دەژین، هەڵبەت دەڵێن بەڵێ. ینی ئەو جۆرە چەمکانە بە ئینگلیزی پێیان دەوترێت contested concepts، یعنی چەمکێک کە یەکانگیری لەگەڵدا نییە، خەڵک لەسەریان کۆکنین. بۆیە ئاسان نییە من بڵێم دیموکراسی بەبێ ئەوەی پێناسەی بکەم بڵێم مەبەستم لە کامیانە، چونکە بیرتان دێ ئێمە باسی ئەومان کردوتمان ڕەخنە، گرنگە بزانین مەبەستمان لە پەروەردەی ڕەخنەیی چییە و ڕەخنە مەبەستمان چیەن. مەرجنی هەر کەسێک ناڕازی بوو ئیتر ئەم کەسە کەسێکی ڕەخنەییە، یا هەر قسەیەک دژ بوو یا دژە باو بوو یان گلەی و گازندە بوو ئیتر ئەمە ڕەخنەیە. ڕەخنە بە تایبەتی لە نێو بازنەی پەروەردەناسی ڕەخنەییدا مانا و مەدلولی تایبەتی خۆی هەیە. باسمان کرد لەوانەکانی پێشتر. بە هەمان شێوەش دیموکراسی گرنگە پێناسە بکرێت، گرنگە بڵێن کە مەبەستمان لە دیموکراسی چییە. ناکرێت ئێمە هەر وشەی دیموکراسی فڕێ بدەین و بڵێن ئەم شتە دیموکراسی یا دیموکراسی وایەوان نییە بەبێ ئەوەی پێناسەی بکەین. باشە ئەگەر تەمان بەو شێوەیە کە لە کتێبی پەروەردەناسی ڕەخنەییدا پێناسە کراوە و بۆ شێوەیە کە پەروەردەناسی ڕەخنەیی کریتیکەل پێداگۆجی باوەڕی وایە کە دیموکراسی چییە، ئێمە بینە سەر بنەماسەرەکیەکانی وشەکە کە وشەیەکی یۆنانیە. چەمکی یۆنانیە لە دوو بەش پێک دێ، بەش هەمان دەزانین و خوێندومانە و یا خوێندومانەتەوە بۆمان باس کراوە، مەسەلەی دیمۆس و کراتۆس. وەنە دیمۆکراسی، دێمۆس، کراتۆس. دیمۆ یعنی خەڵک، یعنی گروپێک لە مرۆڤ، خەڵک وانە people بە ئینگلیزی، و کراتۆس بە مانای دەسەڵات یا هێز یا ویست، will بە ئینگلیزی، یان حکم وانە وەکو بڵێ بەڕێوەبردن دەسەڵات. وانە ئێمە بەو شێوەیە ئەگەر وشەکان وەکو مانای قاموسی باز بکەین. باشە بەس کە ئەم دوانە لێک دەدەی خەڵک و دەسەڵات یا خەڵک و هێز یا ویست دەبێتە چی؟ بە دوو شێوە من پێناسەم کردووە. دیموکراسی دەبێتە خەڵکی خاوەن هێز، کۆمەڵێک خەڵکن، کۆمەڵێک مرۆڤن کە خاوەنی هێزن، کە خاوەن ویستن، کە خاوەن توانان. باش یان بە شێوەیەکی تر هێزی خەڵک، ویستی خەڵک و توانای خەڵک. بۆیە خەڵکی خاوەن هێز یان هێزی ئەو خەڵکەی کە خاوەنی هێزەکەن دەبینن چۆن پەیوەندیەکی بازنەی لە نێوان دوو بەشی وشەکەدا هەیە. خەڵک بەس هێزی هەبێ، هێزێک کە هی خەڵک بێت، ویستی و توانایەک بێت کە هی خەڵک بێ، خەڵکێک بێت، کۆمەڵێک مرۆڤ بن کە ویست و توانایەکیان هەبێت. بەم شێوایە بەس بە شێوەیەکی سادە ئەگەر پێناسەی بکەین. بەس ئەمە یانی چی؟ باشە بەم لەسەر ئەم بنەمایی پێناسەیە ئێمە کۆمەڵێ، من ئێستا کۆمەڵێک خاڵ ڕیز دەکەم کە شەرحی ئەو مانایە دەکات. هێز خەڵک، هێز خەڵک. باشە
بەم پێیە دیموکراسی ئەبێتە چی؟ ئەبێتە پرۆسەی خۆ بەڕێوەبردن و ژیانی پێکەوەی، بەڕێوەبردننی ژیانی ئەم خەڵکە پێکەوە. باشە؟ پەیوەستە بە توانە و هێزی مرۆڤەوە بۆ خۆ بەڕێوەبردن و ژیانی پێکەوەی. یان دیموکراسی پێیوەستە بە هێز و توانای ئەو خەڵکەوە کە بتوانن خۆیان بەڕێوە ببن و پێکەوە بژین، دابڕاو نەبن. باشە؟ ناسین و تێگەیشتن و ئاشنابوونە بە سروشت و دەرهاوێشتەی ئەو هێزویستەی لە دیموکراسیدا هەیە. لە هەمان کاتدا کە ئێمە باسی ئەم خەڵکو و هێزە دەکەین، ئەم خەڵکو توانایە دەکەین، ناسینی ئەم خەڵک بوونە و دەرهاوێشتەی ئەو هێزەی کە لە خەڵک بوونەوەکەوە دێ، ناسینی ئەم پەیوەندیەیە، ناسینی ئەو دەرهاوێشتەی خەڵک بوونەیە. تەمان من ئەم خاڵانە یەکێک ریز دەکەم وردە شەرحی ئەو پێناسەیە دەکات. ئەو دوو پێناسەیە خەڵکی خاوەن هێز، خاوەن ویست، خاوەن توانە، یان هێزی خەڵک ویستی، خەڵک توانای خەڵک. باش گرنگە تەمان ئێمە ئەگەر دەبینن خەڵک هەمیشەوەتان لە خەیاڵ بێ خەڵک هێزێکی هێزەکە لە ئەنجامی خەڵک بوونەوەکەی. باشە، بەڵام کە باسی هێز دەکەین بەبەستمان هێزی مادی نییە، هێزی جەستەیی نییە، هێزی باز و عەزەڵات نییە، هێزی چەک نییە، هێزی کۆمەڵایەتیە، هێزی کۆمەڵایەتی. یعنی هێزەکە هێزێکە لە ئەنجامی کۆبوونەوەی خەڵکەکانەوەی، لە ئەنجامی ئەو پرۆسانەوە دێت کە کۆمەڵگە دروستێکە یا کۆمەڵە خەڵکێک دروستێکە کە هێزی کۆمەڵایەتیە و جۆرا و جۆریشە، کەواتە یەک شت نییە، یەک جۆر هێز نییە، بە یەک جۆر ناپێورێت و بە یەک جۆر پێناسە ناکرێت. ئەم هێزە کە مادی نییە، کە باسی هێزی پارە و هێزی ئاسن و دار و بەرد نییە، کە باسی هێزی بازوو و جەستە نییە بە تەنها، لە چیوە دروست دەبێ؟ لە ئەنجامی خۆ بەڕێوەبردن و پەیوەندیەکانی مرۆڤەوە دێتە گۆڕێ. ئێمە کە دەڵێن هێزی کۆمەڵایەتی، لە کۆمەڵگەدا لە ناو کۆمەڵێک خەڵکدا پەیوەندی هەیە، ئەم خەڵکانە پەیوەندیان هەیە، عەلاقاتیان هەیە. باشە، بە ئینگلیزی relationships. ئەم پەیوەندیانە ئەم هێزە دروست دەکەن. یعنی کاتێک کە کۆمەڵێک خەڵک پێکەوە پەیوەندیان هەیە، جا پەیوەندیەکان ئێمە تەمان ئەتوانین وردیکەینەوە باسی بکەین، ئەم هێزە دروست ئەبێت. باشە، کەواتە هێز لە ئەنجامی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی خەڵکەکەوەیە. تەمان هێزەکە ئەبێ هێزێکی دیموکراتی بێ، مەرجنیە هەموو هێزێک کە دەرەچێ هێزی دیموکراتی بێ. هێزی دیموکراتی ئەنجامی مامەڵە و پەیوەندی هاو ئاهەنگی مرۆڤەکانە لە نێوان خوان و لەگەڵ دەوروبەریاندا. یعنی پەیوەندیەکە هەموو جۆرە پەیوەندیەک ناگرێتەوە، بۆ نمونە پەیوەندی شەڕانگێزی ناگرێتەوە، پەیوەندیەک ناگرێتەوە کە دژی یەک بێ، پەیوەندیەک ناگرێتەوە کە یەکتر بشکێنێ، بەڵکو ئەو پەیوەندیە بێ هاو ئاهەنگ بێ، یعنی هاو ئاواز بێت. یعنی چۆن بۆ نمونە کۆمەڵێک ئامێری مۆسیقا هەر یەکەو لە ئاوازێک دەخوێنێ، بەڵام لە کاتێک دەبێتە سەمفۆنیا، دەبێتە پارچەیەک مۆسیقا و هونەر و ئەبێتە بەشێک لە بەرهەمێکی مرۆیی کە ڕۆحی مرۆڤ بەرزەکاتەوە، کاتێک کە هەموو ئامێرەکان هاو ئاهەنگن، هاو ئاوازن، پێکەوە مانا دەدەن. باشە، کەس بە کەس نییە با بڵین. کاتێک کە هێزەکە، ئەنی هێزی دیموکراتی هێزێکە کە هاو ئاهەنگە، کە لەگەڵ یەک دەخوا، مەرنی یەکاو یەک بێت. باسەکە باسی ئەوە نییە کە هەمانی شت بن، باسەکەوەی هاو ئاهەنگە، پێکەوە یەکتر تەواو دەکەن. باشە، وەکو ئەو دانی شتێک کە ئاوا یەکتری ئەم ئەوە دەجوڵێنە، ئەویش ئەو دەجوڵێنێ و هێز و وزە دروست دەبێت. باشە، شتێکیش گرنگە لێرە لە نێوان مرۆڤەکان و لەگەڵ دەوروبەر. تەمەن مەسەلەی دەوروبەر گرنگە، پەیوەندی لەگەڵ دەوروبەر. ئەو هێزە پەیوەندی مرۆڤە لەگەڵ مرۆڤ، بەڵام پەیوەندی مرۆڤەکانیش لەگەڵ دەوروبەر، لەگەڵ ژینگە. چونکە مەرجنیە هەموو پێناسەیەکی دیموکراسی لە دەرەوەی مرۆڤ بخوات، بەڵام ئەو دیموکراسی لە پەروەردەناسی ڕەخنەیی هەیە، تەنانەت باسی پەیوەندی مرۆڤ لەگەڵ دار، لەگەڵ بەرد، لەگەڵ درەخت، لەگەڵ ئاو و هەوا، لەگەڵ ئاو، لەگەڵ ماسی،
لەگەڵ ئاژەڵ باسی ئەوەش دەکات چ پەیوەندیەک لە نێوان کەشوهەوا هەیە لەگەڵ مرۆڤ ئەگەر پەیوەندیەکە پەیوەندێکی هاوئاهەنگ بوو ئەبێتە بەشێک لەو ئەو هێزێکی لێ هاتە دەرەوە و هێز و ویستێکی لێ دروست بوو ئەو هێزە هێزێکی دیموکراتیە. تەمان حەزەکەم کاتێکە باسیم خاڵانە دەکەین ئێوە هەمیشە بیرکەنەوە لە مەسەلەی پەیوەندی ئەمە چێ بە پەروەردەوە وازم کاتێک کە زۆرتر شی دەکەین و باسی دەکەین و ئاماژە بۆ خاڵانە دەکەین دەرەکەوێت کە پەیوەندیەکان چی باش. تەمان ئەوەی گرنگە جارێکی تر ئەوەیە کە هێز لە تاکەی مرۆڤەکانەوە سەرچاوە ناگرێت. ئێمە کە باسی ئەم هێزە دەکەین باسی ئەوە ناکەین لە ناو ئەم سەد کەسە پێنجیان بەهێزن بۆیە هێزی ئەم پێنجەیە دراوە بە سەدەکە بەڵکو ئەو هێزە سەرچاوەی هێزەکە چیە پەیوەندیەکەیە کە مرۆڤەکان پێکەوە دروستیەکەن وەکو باسمان کرد ئەو پەیوەندی هاو ئاهەنگەیە کەواتە مەرج نییە بۆ نمونە دەکرێت لە پێناسەیەکی دیارکراوی دیموکراسی بە تایبەتی با بڵێن لیبرال دیموکراسی لیبرال کە بەشێکی ئەو دیموکراسی پێوترێ دیموکراسی نوێنەرایەتی کە مەسلەی پەرلەمان با بڵێن زۆر جەخت لە پەرلەمان دەکاتەوە بەشێکی دیموکراسی پێی وایە کە دیموکراسی تۆ خەڵکێک هەڵدەبژێری نوێنەرایەتیت بکات ئەوە دیموکراسیە کە تۆ ناتوانانی بەشداربی ئەبێ مەجبوری کۆمەڵێک خەڵک هەڵبژێری ئەوان نوێنەراتی تۆ بکەنەوە نە خۆت ناتوانانی ڕاستەوخۆ بەشداربی. باشە ئەم پێناسی دیموکراسیە جیایە لەو پێناسەیە ئەم پێناسەی پێی وایە تۆ لە کۆمەڵگەیەکدا ئەگەر 1000 کەسی بەهێزت هەبێ ئەم 1000 کەسە شت بکەن مانایوان نییە دیموکراسی هاتۆتە گۆڕێ دەکرێت هەندێک هێزی دیموکراسی دروست ببێ بەڵام مەرج نییە نابێتە مەرج بۆ ئەوەی کە دیموکراسی بێتە گۆڕی بۆی کە تۆ لە ناو 1000 کەس 100 کەست هەبێ بەهێز بێ یان کەس لێرە و لەوێ کەسێک بەهێزە کەسێک دەزانێت کەسێک باشە کەسێک عاقڵە کەسێک نازانم چییە بەڵکو سەرچاوی هێزەکە پەیوەندیە مرۆڤیەکانە پەیوەندیە مرۆڤیەکان. باش هێزی دیموکراتی سەرچاوەکەی ژیانی هاو ئاهەنگ کەواتە هێزی دیموکراتی سەرچاوەکەی چییە ژیانی هاو ئاهەنگ ژیان هەموو وردەکاریەکی ژیان کاتێک هاو ئاهەنگ بوو هێزێک دروست ئەکات ئەو هێزە هێزێکی دیموکراتیە. باشە ئەوەی گرنگە بزانین ئێمە کەواتە مەسەلەکە هاتە بابەتی ژیان ئێمە باسی پەیوەندی مرۆیی ئەەکەین باسی خەڵک ئەەکەین باسی دروستبوونی ویست و هێز ئەەکەین ئەمە هەمووی لە ژیاندا ڕوودەدات ئەمە هەمووی لە ژیاندا ڕوودەدات لە ورد و درشتی ژیاندا. بۆ نمونە لە دیموکراسی لە یەکێک لە پێناسەکانی دیموکراسی تەنها لە حکوومەتدایە بڕۆن زۆرینەی پێناسەکانی دیموکراسی بخوێنەوە دەڵێ دیموکراسی جۆرێکە لە حکمڕانی جۆرێکە لە حکمڕانی بە تایبەتی کاتێکە حکمڕانی لە حکوومەتدا بچووک دەکاتەوە و لە ناو حکوومەتیشدا لە پەرلەماندا بچووکی دەکاتەوە. بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەو سیستەمە دیموکراتی کە گوایە هەیە و دامەزراوە لە 30 ساڵە چەند 20 ساڵە دیموکراسیەکی پەرلەمانیە دیموکراسی پەرلەمانیانی چای تۆ ئێستا ئێمە هەمومان تەنها لە پەرلەماندا بەشدارین لە بڕیاردان ئەلاساس ئیتر لە شتی تر بەشدار نین. بۆ نمونە ژیانمان ژیانێکی دیموکراتی نییە بۆ لەبەرەوەی دوورمەڕ من ناتوانم مختاری گەڕەکەی خۆم هەڵبژێرم ئەبێ 4 ساڵ جارێک انتخابات بکرێ دەنگێک ئەدەم ئیتر تەواو هەرەوەندیان بۆ هێناوی لە عێراق هەرەوەندیان هێناوە. باشە جۆرێکت لە دیموکراسی هێناویانە ئەم دیموکراسی باسیەکەین دەڵێن هەموو وردەکارەکانی ژیان کاتێک کە پێکەوەیی بوو هێزێکی لێ دروست بوو ئەو هێزە ئەو ژیانەی بەڕێوە برد ژیانەکە هاو ئاهەنگ بوو ئەو هێزە هێزێکی دیموکراتیە. یەکێ لە خاڵەکانی کە گرنگە ئاماژەی بۆ بکەین ئەوەیە کە ژیانی هاو ئاهەنگ چۆن دروست ئەبێ بە چ ژیانێک دەوترێ ژیانی هاو ئاهەنگ. خاڵێک گرنگە لە مەسەلەی ئەوەی کە ئایا ژیانێک هاو ئاهەنگیانە ئەوەیە کە ژیانی هاو ئاهەنگ هێزی لەسەر هێزی بکەرەکان دامەزرانی کەسێک کە بکەرە کە فاعیلە کە سەبجێکتە باشە کە کەسێکە کە
کە خۆی شتە و ئیش ئەکا باشە بەشدارە بکەرە باشە کار لێکراو نییە بەڵکو خۆی بکەرە ئیرادەی هەیە ویستی هەیە باش بۆیە بۆ هاتنە گۆڕەی دیموکراسی بۆ گەیشتن بە مانای ڕاستەقینەی چەمکی خەڵک ئێمە وتمان خەڵک چەمکی خەڵک مهمە بوونی هێز و ویستی دیموکراتی بۆ گەیشتن بە بوون و ویست و هێزی دیموکراسی ویست و هێزی دیموکراتی کە باسمان کرد ناکرێت بەشێک لە مرۆڤەکان بکەربوون بەشێکی دیکە بەکارهێنراو بن بەشێک شت بن بەشێک هیچ بن ناکرێت نایەتە گۆڕێ باشە بەشێک هەرچیان وت بۆیان بێتە دی بەشێکیش ئەبێ تەنها قسەی خەڵکی تر بەڕێوە بەرن قسەی خەڵکی تر جێبەجێ بکەن ژیانی خەڵکی تر خۆش بکەن ناکرێت بەشێک خوا پێداو بن بەشێک هیچیان نەبێت باشە تەمان لێرم باسەکە باسی ئەوە نیە کە بێ هەموو یەک و یەکی هەیبێ باسەکە باسی ئەوە نییە کە هەموو یەک و یەک هەیبێ یەکسانی و ئەمانە نییە باسی ئەوە نییە باسی بکەرە کەسێکە شتەکە بڕیار ئەدا توشتەکە مەرجنی هەموو بڕیارەکانی بۆ بێتە دەست باسەکە باسی ئەوە نییە بەڵکو باسەکە باسی ئەوەیە تۆ ژیانێکت دامەزراند بێ بڕابێتەوە کە فلان کەس بە هیچ شێوەیەک لە خاڵی ئەلف ناگاتە خاڵی با ئیتر هەرچیش بکە تازەوە لە ئەلفە لە حاڵەتێکی وا لە ژیانێکی وا هێزی دیموکراتی نایەتە گۆڕێ باشە ناکرێت لە ژیانێکدا بەشێک ویستیان هەبێت بەشێک بێویست بن بەشێک ئیرادەیان هەبێ بەشێک بێ ئیرادە بن بەشێک هەموو توانە و دەرفەتێکیان پێدرابێت و بەشێکیش بێتوانە و بێ دەرفەت کرابن ژیانی هاو ئاهەنگ لەو حاڵەتانەدا نایەتە گۆڕێ باشە کە ئەم قسانە دەکەین مادەم یعنی کە دەبینین کە دیموکراسی ڕوانگەیەکی ئەخلاقیە بۆ ژیان ئەگە بیتان بێ پێشتر چەند جارێک ئاماژەم بەوە کردووە کە بنەما دیموکراتی ئەخلاقیەکان هەمیشە دیموکراسی و ئەخلاقم پێکەوە ڕەبط کرد بۆ لەبەرەوەی ئەم جۆرە پێناسەیەم بۆ دیموکراسی هەیە لەبەرەوەی لە نێو پرۆداسی ڕەخنەیدا ئاوا سەیری ژیان دەکرێت سەیری خەڵک دەکرێت سەیری هێز دەکرێت ئاوا سەیری دیموکراسی دەکرێت بۆیە بەم شێوەیە بێت دیموکراسی ئەبێتە ڕوانگەیەکی ئەخلاقی بۆ ژیان نەک پرۆسەیەکی سیاسی حکوومەت بەڕێوەبردنی حکوومەت و ئەمانە دەبێتە ڕوانگەیەکی ئەخلاقی بۆ ژیان دژی سوود لێوەرگرتن و بەکاربردنە دژی ئەوەیە کە تۆ خەڵک سوود لە خەڵک وەرگری بەکاریان بینی وەکو ئامراز ینی کردنی خەڵکە بە ئامراز دژی بەکاربردنە استعمال باشە دژی بەسەردا زاڵ بوونە یان یەکێ لە نمونونەکان ئەگەر بۆی تێبگەن مەبەستم لە سوود لێوەرگرتن و بەکاربردن چییە ئێمە ئەگەر بیرتان بێ باسی مەسەلەی بازاری کار و ئەم شتانەمان کرد دنیای بازاری کار کە بە ئینگلیزی پێ دەوترێت مارکێت ئیکۆنۆمی کە دەڵێن بازاری کار و ئەگەر بیرتان بێ هەندێک ڕەخنەمان لە بازاری کارگرت مارکێت ئیکۆنۆمی بازار یەکسان نییە بە ئیکۆنۆمی مارکێت ئیکۆنۆمی یعنی ئابووری بازار یەکسان نییە بە ئابووری ئاگادار بن ئابووری بازار جۆرێکە لە ئابووری بازار جۆرێکە لە ئابووری جۆرێکە کە دنیای ئێستا لەسەری دامەزراوە ئەم دنیای ئەم زمانە لە 91 و 92 وابزانم زۆر بە تەواوی ئیتر دنیای خواردووە بازاری کار یان ئابووری بازار لەسەر کڕیار و فرۆشیار دامەزراوە کاتێک کە فرۆشیار هەموو خەڵک بە کڕیاری خۆی ئەبینێ هەتا خەڵک زۆرتر بێنە دوکانەکەی ئەم زیاتر قازانج ئەکات لەسەر بنەمای قازانج دامەزراوە خەڵک بەلای ئەوە بۆ سوود لێوەرگرتنە ئەگەر خەڵک ئێستا دنیای ئەم زمانەی ئێمە ئابووری بازار لەسەر چی دامەزراوە خەڵک بێت شت بکڕێ پارە سەرفکات ئەگەر ئیشی پێ نەبوو نابێ ئەبێ ئیشەکەی ئەبێ بوای لێ بکەی حەزی لێبێ باشە بۆ نمونە قەمسەڵە دروستەکە شەریکە قەمسەڵەی هەیە شەریکە جلوبەرگی هەیە ئەم جلوبەرگە نادڕێت ئەگەر نەدڕێت و خەڵک نەیگۆڕێ ئەم فرۆشیارە هیچ نافرۆشی ئەبێت تۆ وا لە تۆ بکات بڵێ نەخێر ئەوەی پار کردوتە نابێ ئەم ساڵ لەبەریکەی با نەدرابێ با تازە بێ تەنانەت با ئەگەر دەرفەتیش نەبووی لەبەریکەی ئێمە چەندێک لە دنیایەکین کەنتۆرەکانان پڕە لە جلوبەرگ جاری وە هەیە پێڕان نەگەیشتون لەبەریان کەین بەس تازە مۆدیلی ڕۆی
تازە ئەمە هی پار بوو وەکو چەند جار ئاماژەم بە مەسەلەی ئایفۆن کردووە ئێمە هێشتا ئایفۆنی 89 بە تەواوی زۆرمان هەموو لایەنە تەکنۆلۆژیەکانمان بەکار نەهێناوە یەکسەر چاومان لەوەیە چۆن ئایفۆنی 13 بکڕین یا منافەسەی بینی سامسۆنگ و ئەپڵ باش ئەوان منافەسی خۆیان ئەکەن ئێمە لەم بینە حەزەکەین ئاگامان ئەوان حەزەکەن ئێمە پێوەی پێویستم لەبەر سوودمان لێوەرەگرن لەبەرەوەی بەکارمان ئەبن لەبەرەوەی ئەوان بە ئێمەڵن ئێوە نازانن ئەبێ ئێوە لەم منافەسەیە بەشدار بن وەرن ئەوەی من بکڕن با من لە منافسەکە خۆم ببەمەوە ئیتر شتی لەو بابەتانە باشە ئەلە بەو شێوەیە دژی زاڵبوون و زوڵم و چەپاندن دەوەستێتەوە دژی ئەوەیە کە تۆ کۆمەڵێک بکەیت بە زاڵم بەسەر کۆمەڵێکی ترەوە باشە دژینە هاوسەنگی پەیوەندیە مرۆییەکانە کاتێک کە پەیوەندیەکانی خەڵک نە هاوسەنگ بوو ئەوە دیموکراسی دژی ئەوەیە باشە دیموکراسی دژی ئەوەیە دژی تێکدانی سەرچاوی هێزی خەڵکە وتمان هێزی خەڵک لەکوێوە دێت لە پەیوەندیەکانیانەوەیە کاتێک کە تۆ عەلاقاتی خەڵک پەیوەندەکانی خەڵک دەشێوێنی تێکی دەدەی درۆ بڵاو بێتەوە شک بڵاو بێتەوە بێمتمانەیی بڵاو ئەبێتەوە واد لێ دەستی قە بە قسەی کەس ناکەیت قسەیەک دەکرێ نیوە ناچڵە درۆیە فرتوفێڵی تایە وا دەکە خەڵک باوەڕ بە یەکتری نەکەن ئیتر تۆ یان دیموکراسی لەو حاڵەتانەدا ناتە گۆڕێ با هەموو مانگی جارە بچی انتخاباتیش بکەیت باشە دیموکراسی قوڵبوونەوەی بەنێو ماناکانی مرۆڤ بووندا بەنێو ماناکانی خەڵک بووندا باشە ئێمە دڵێن خەڵک دەڵێن کۆبوون پێکەوە ژیان هاو ئاهەنگی پێکەوەی پەیوەندی دیموکراسی تێگەیشتنە لەوە تێگەیشتن لە مانای خەڵک بوون تێگەیشتنە لە مانای ژیانی پێکەوەی و پەیوەندی مرۆییەکان لێ قوڵ بوویتە چۆن فراوانی بکەیت چۆن باشی بکەیت چۆن دایمەزرێنێت چۆن چاکی بکەیت باشە ئەگەر ئێمە ئەم هەموو پێناسەی ئەگەر ئەم هەموو پێناسەی دیموکراسی بەم شێوەیە دەکەین چەند پرسیارێک دێتە گۆڕێ وانە باسی مرۆڤمان کرد باسی بکەرمان کرد باسی خەڵکمان کرد باسی ویستمان کرد باسی هێزمان کرد باسی پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان کرد ئەگەر ئەمە دیموکراسی بێت پێویستە چۆن مرۆڤێک بین تا بتوانین لە خۆ بەڕێوەبردندا هاو ئاهەنگ و هاوکار بین لە بەڕێوەبردنی ژیانی خۆماندا هاو ئاهەنگ بین و هاوکاری یەکتری بین پاڵپشتی یەکتری بین ئەبێت چ جۆرە مرۆڤێک بین چۆن بیر بکەینەوە چ نوع مەعریفەیەکمان لابێت چ نوع ئەزانستێک بزانین پێوەست بین بە چه پرۆسەیەکەوە چ جۆرە توانە و ئامادەیەکمان بۆ ژیانی پێکەوەیی پێویستە ینی بۆ ئەوەی ئێمە لەگەڵ ناڵێن هەمومان وەکو یەک بین باسی وەکو وتم باسی وەکو یەکبوون نییە باسی هاو ئاهەنگیە چۆن وا بکەین پێکەوە بژین چۆن ئەمە لەکوێ فێرە بین چۆن وا بکەین ئامادە بین بۆ ئەوەی ئیشی یەکتر تەواو بکەین باشە پشتی یەکتر بەرنەدەین چۆن پێکەوە بین کام نرخ و مامەڵە و هەڵوێستی ئەخلاقیمان تێدا بەرجەستە بێت تا ببینە هاونیشتمانی دیموکراتی ئەم شتانەی کە باسیەکەین و پێمان وایە باشە و چاکە و ئەمانە لەکوێ ئەم شتانە دروست ئەبێت ئەوەیە پرسیارە سەرەکیە کە پەیوەندی ئەگەر ئەمە دیموکراسی بێ خۆگەر وشەی دیموکراسی لێرە بگۆڕین بکەینە پەروەردە ئایا هەمان شت نادا ئەم شتانی کە بۆ ژیانی دیموکراتی گرنگە لەکوێ ئەم شتە ڕوو ئەدات چۆن وا بکەین چۆن وە ئەم شتە باشانە و ئەم بنەما ئەخلاقی و بنەما کۆمەڵایەتی و مرۆییانە چۆن دەستمانەکەوێت لێرەوە پەیوەندیەکە لەگەڵ پەروەردەدا دروست ئەبێت لێرەوە پەیوەندیەکە لەگەڵ پەروەردەدا دروست ئەبێت باشە من لێرە ڕای ئەگرم ئەم خاڵانم هەروە باس کرد کە شیکردنەوەی پێناسەی دیموکراسی بۆ شەوەی کە باسم کرد ئەو دوولایەنەی پێناسەکە هێزی خەڵک توانای خەڵک ویستی خەڵک لەگەڵ خەڵکی خاوەن هێز خاوەن ویست خاوەن توانە ئەوە مانای دیموکراسیە کە ئاوا شی دەکەیەوە ئەم خاڵانە دەداتێ و خاڵی زیاتریش هەڵبەت دەداتی بۆ هەفتەی داهاتوو ئینشەڵڵا باسی ڕۆحی دیموکراسی و پەروەردەکەین زیاتر دەچینە ناو پەیوەندیەکەوە ئێمە باسی دیموکراسیمان کرد ئێستا تۆزێک ئاماژەمان بە هەندێک بنەما سەرەکیەکانیدا هەفتەی داهاتوو ئینشەڵڵا باسی ئەو ڕۆحە دەکەن کە دیموکراسی هەیەی لەگەڵ ئەو ڕۆحی کە پەروەردە هەیەی ئەو باسی ئەو پەیوەندیە سروشتیە دەکەین